بەهۆی دابەزینی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بازاڕی ئالوگۆڕی دراوەکان جوولێ تێکەوتەوە و جارێکی تر بە جەنجاڵی دەرکەوتەوە. کاسبکارانی ئەم بازاڕە باز لەوە دەکەن هاوڵاتیان لە ترسی زیاتر دابەزینی بەهای دۆلار پارەکانیان دەکەن بە دیناری عێراقی، ئەمەش خواز لە 100 دۆلار کەم دەبێت و هۆکارێکی تر دەبێت بۆ دابەزینی زیاتری بەهاکەی. ئێستاش کە دەرێن دادەبەزی خەڵکەکە ئەوەی کە دۆلاری هەیە پێشتر مایتی ئێستا بەو هەرزانەی دێنی لە بازاری دەکات. ئەگەر خەڵکەکە دۆلاری بینتە بازار و حکومەت شبایەتە بازاری دەبتە دوو داخلبوونی دۆلار لە بۆ بازار، یەک هاوڵاتیان یەکشی حکومەت، یعنی هەردووک وە دەکات سعرەکە دابەزی. وەرەقە دیعایەیە 32 على ئەساس تەوزیع دەکرێت ئەو کارتەی کە دەدرا هاوڵاتیان ئەو کارتەی کە دەچون لە دەرەوەی وڵات دۆلاریان پێ دەردەینە ئەوە تەسیری هەبوو. سەر ڕۆژەکە دۆلار زیاتر دەفرۆشێت لەوەی کە بکردرێ بەڕاستی خەڵک وا تەوقع دەکا کە باقی ناوەندی و حکومەتی عێراقی بڕیاریان داوە کە ئەم نرخانی نزیکە لەو نرخەی کە ئێستایە. پسپۆڕێکی ئابووری ئەم دابەزینە بەرچاوی بەهای دۆلار بۆ ڕێکارەکانی حکوومەتی عێراقی دەگەڕێنێتەوە، بە تایبەت ڕێگریکردن لە سیپیکردنەوە و بردنا دەرەوەی پارە کە لە ڕابردوودا خاکی عێراق بەکاردێهێنرا بۆ بردنا دەرەوەی دۆلاری ئەمریکی بۆ ئەو وڵاتانەی گەمارۆیان لەسەرە. یەکێ لەو هۆکارانە ئەوەیە کە حکومەتی عێراقی بەشێک لەو ڕێوشۆنانەی جێبەجێ کردووە کە لە ماوەی ڕابردوو کە داوا کرا بە حکومەتی عێراقی ڕێ لە سپیکردنەوەی پارە بگرێ، بۆیە هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە توانیوێتی ڕێوشێنەکان تۆن بکە بۆی دۆلار نەچێتە دەرەوەی عێراق، واتە عێراق نەبێتە ترانزیت بۆ ئەوەی دۆلار بچێتە وڵاتانەی کە گەماڕۆیان لەسەرەوە بە تایبەتیش ئێران. خاڵێکی تر ئەوەیە کە بۆ نمونە حکومەتی عێراقی هەوڵ دەدا چاکسازی لە بواری بانکیدا بکە و لە ماوەی ڕابردوودا چەند بانکێکی سزا داوە کەمانە دیارە ئەمە خاڵێکی پۆزتیڤە بۆ ئەوەی کە بەهای دینار بەرز بێتەوە بەهای دۆلارش دابەزێ و فاکتەرێکی دەرەکیش هەیە نابێت لە بیرمان بچێ بەهای دۆلار لە ئێستادا تەوەقوع دەکرێت کە بێتە خوارێ لە ئاسی جیهان. دوای ڕێککەوتنی وەزارەتی خەزانەی ئەمریکا و بانکی ناوەندی عێراق، حکوومەتی عێراق چەندین ڕێکاریگیر تەبەر بۆ ڕێگری لە چوونە دەرەوەی دۆلار بە قاچاغ و ڕێخستنی جوولەی دراو، ڕێکاری زۆریشی بۆ دابەزاندنی بەهای دۆلار گرتوۆتە بەر. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.